حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی یاداشتێکەوە داوا لە حکوومەتی عراق دەکات لیستی ئەو کەسانێ بۆ ڕەوانە بکات کە دانیشتووی هەرێمی کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان و موچە لە حکوومەتی عراق وەردەگرن. ئەو کاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە ئەو لیستە بەراوردی لیستی موچە خۆرانی هەرێم بکە، لەمە دووە ئەو کەسانەی دوو موچە لە حکوومەتی هەرێم و لە حکوومەتی عراق وەردەگرن موچەیەکیان دەبردرێت. ئەندامێکی کورد لە ئەنجومەنی نوێنەران ئەو کارێ حکوومەتی هەرێم بە گرنگ وەسف دەکا. ئێستا کە موچە لێرە نییە یاخود ئەوە نییە داوا دەکرێت ڕەنگە ئێستا بێگومان کارێکی باشەکەەوە پێویستیشە هەموو ئەو فەرمانبەر و ئاسایش و پۆلیس و ئەوانەی کە لە ناوچە دابڕێراوەکاندا دەنیشن پێویستە موچەکانیان بگەڕێنرێتەوە سەر پارێزگاکانیان مووسڵ و دیالە و سەلاحەدین و کەرکووک. حکوومەتی هەرێم بڕیاری داوە لە ڕێگای سیستەمی بایۆمەتری دوو موچەی و موچەی بندیوار لە سەرتاسەری هەرێمی کوردستان نەهێڵێت. ئەو داوای حکوومەتی هەرێم لە بەغدا بۆ ڕەوانەکردنی لیستی موچە خۆرانی دانیشتوانی هەرێمی کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان کە لە بەغدا موچە وەردەگرن گەڕانەوەی داهاتێکی ئێجگار زۆرە بۆ حکوومەتی هەرێم. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت هەنگاوێکی گرنگی چاکسازی حکوومەتە و دەبێت پەلەی تێدا بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا داوای لیستی موچەخۆرانی عێراق کردووە، موچەخۆرانی حکوومەتی بەغدا کردووە بۆ ئەوی تەماشا بکات مقارنە پێ بکات لەگەر لیستی فەرمانبەرانی خۆی ئەو ناوانێک کە دووبارە بووتەوە یەک موچەی بنێتن و دوو موچە نەمنی. ئەمە هەنگاوێکی جێگای دەستخۆشی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام پێویستە پەلەی لێ بکرێ. دوای سەر هەڵدانی قەیرانی دارایی حکوومەت دەستی کردووە بە چاکسازیەکان لە تەواوی سێکتەرەکان بەتایبەت نێشتنی موچەخۆری بندیوار و دوو موچەیی کە ئەوەش لە ڕێگای سیستەمی بایۆمەتری بۆ ئەوەی بەو داهاتێ بۆ حکوومەت دەگەڕێتەوە پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئێستا هەیە کەم بکرێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لەمە دووە تەنیا موچەی و کەسانە نابڕێتن کە لەو حکوومەتە دوو موچە وەردەگرن یاخود بندیوارن. ئیدی موچەی و کەسانەش دەبڕێت کە لە بەغدا موچەیەک وەردەگرن و لە هەرێمی کوردستانیش موچەیەکی تریان هەیە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.